دۆخی کارەبا لە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپی دەڕوات و هیچ هەنگاوێکیش لە حکوومەتەوە نابینرێت بە ئاڕاستەی چارەسەرکردنی و بەرهێنێک پێشنیاری بەرهەمهێنانی کارەبا بە وزەی خۆر دەکات کە بە تێچوویەکی کەم و بە سوودوەرگرتن لە وزەی خۆر بە درێژایی ڕۆژ دەتوانێت کارەبا بەرهەم بهێنێت. سیستمێکی تازەدا هاتووە ئەتوانی بەبێ ئەوەی کە پاتری خەزندا بنێ ئەتوانی کارەبا ئینتاج بکەیت لە ڕێگەی تاقەی شەمسیەوە و یەکسەر داخلی سیستمەکەی بکەیت. ئەگەر خانوویەک بۆ نمونە پێویستی بە 100 بێت ئەتوانی 20 لە کارەبای ڕێسی وەرگێ 80 لە تاقی شەمسیەکە وەرگێ و ئەم سیستەمە ئیژەکات کاتێکە ڕووناچی هەبێت واتە ڕووناچی پێویست بۆ لە حەشەنسەکان دابین بێت کە ئەمەش لە کوردستانە خۆشبەختانە بەلایانی کەمەوە لە 13 بۆ 14 ساعات ڕووناچی هەیە بە درێژایی ساڵ و ئەتوانێت جێگرەوەی مۆلیدات بێ ئەتوانێت جێگرەوەی بەشێکی زۆری تاقەی نیشتیمانی بێکە ڕۆژانە ئێمە بە سەدان مێگا سەرفەکەی کوردستانە لە سلێمانیا بە تایبەتی ئەتوانین ئێمە هەمیشە لەو شوێنانەی کە وەکو ئەم خانوانەیان دەوائیرەکان ئەتوانین 180 گوزەکەمان لە تاقەی شەمسی وەرگرین و یەک جار کولفەکەیە و کولفەکەش بە پێ حساباتی ئێمە کولفێکی گرانیە تەنها کیلۆهاتێکی 700 زیاتری تێناچێت. جیهان بۆ بەرهەمهێنانی کارەبا سوود لە وزەی نوێبوو سروشتەکانی وەک وزەی خۆر و باوەڕدەگرێت کە ئەمانە جگە لە تێچوویەکی کەم دۆستی ژینگەشن. وتەبێژی کارەبای سلێمانی دەڵێت هەرێمی کوردستان لە وڵاتە دواکەوتووەکانە کە تاکە سەرچاوی بەرهەمهێنانی کارەبا سوتەمەنیە و حکوومەت بە کەم تەرخەم ناو دەبات بەوەی تا ئێستا نەخۆی پرۆژەی هەبووە نەهانی و بەرهێنیشی داوە بۆ بەرهەمهێنانی کارەبا بە وزە نێبووەکان. دەرە بڵین بەرهەمهێنانی وزەی کارەبا لە ڕێگەی وزە نوێبۆکانەوانێ کە خۆی لە وزەی خۆر و لە هێزی با و لە گەرمی ژێر زەوی و لە کۆمەڵێک میکانیزمی تری بەرهەمهێنانی کارەبایە کە بە وزەی تەقلیدی کار ناکەن بەداخەوە ئێمە لە کوردستانە دواکەوتوترین وڵاتین لەو بوارەیە کە ئەبوایە ئێستا لە هەرێمی کوردستانە پلان هەبوایە بۆ ئەوەی کەوە سوود لەو وزە پاکە وەربگیرێکەوە سەرچاوەیەکی با بڵین لە بن نەهاتووە دۆستی ژینگەیە بەڵام بەداخەوە نە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی ئەو پرۆژانی کردووە و نەوەست بۆ بەرهێنەریشی هانداوە بۆی بتوانێت ڕوو لە بەرهەمهێنانی با بڵین بەرهەمهێنانی کارەبا بکا بە وزەی خۆر کە لە کاتێکە کوردستان گونجاوترین بڵین جیۆپۆلیتیکی هەیە بۆ بەرهەمهێنانی وزەی خۆر. بەپێی ئەو توێژینەوانەی کە کراوە لە هەرێمی کوردستان ڕۆژانە بە تێکڕایی لە 11 بۆ 13 سعات وزەی خۆر و ڕووناکی هەیە کە دەتوانرێت سوودێکی زۆری لۆر بگیرێت بۆ بەرهەمهێنانی کارەبا. ئەمەش پێویستی بە هاوکاری حکوومەت هەیە کاراسانی بۆ کەرتی تایبەت بکات تاوە بەرهێنان لەم بوارەدا بکات. بۆ چاکردنی دۆخی کارەبا وەک بۆ بەرهێنەران دەڵێن ئەگە حکوومەت نیەتی جدی هەیە تێدا ئەوە دەتوانێت پشت بە وزە نێبووەکانی بە وزەی خۆر و وزەی با ببەسێت کە هەرێمی کوردستان تێیدا دەوڵەمەندە و دوور بکەوێتەوە لەو سیستەمە کلاسیکەی کە تا ئێستا پەیڕەوی دەکات. ئارام عەبدوڵڵا، کورسات نیوز، سلێمانی.